سيدي نازدارانكم بدال الشخي باوي نرموسو بروتا وشمي خاصينا وكركو بدال الشخي باوي نرموسو بروتا وشمي خاصينا وكركو بەشێک لە سامانی نەتەوەی هەر میلەتێک هەموو ئەو خوێندگە زانستی و خانەقا و تەکێ و شوێنە فەرهەنگی و معریفیانەیەتی کە مێژووی هەر میلەتێک شانازی پێوە دەکات. لە ناو ئێمەی میلەتی کوردیشدا لە هەر شار و شارۆچکەیەک لە شوێنە قەدیمیەکان بگری بۆ خۆی خاوەنی یا مزگەوتێکی قەدیمیە یا خانەقایەک یا تەکێیەک یا شوێنێکی زانستی کە لە کات و سەردەمی خۆیدا دەور و کاریگەری خۆی گێڕاوە لە هەموو ڕووەکانەوە چی ڕووی کۆمەڵاتی بێتی سیاسی چی ئابووری چی فەرهەنگی. ئێستا ئێمە لە شاری کەرکووکین. شاری کەرکووکی ژێکێکە لەو شارە قەدیمیانەی کە خاوەن مێژوویەکی دوور و درێژ تایبەت بەخۆیەتی لەم مێژوە دوور و درێژە تایبەت بەخۆیەدا توانیوەتی پێگەیەکی گرنگ بۆ خۆی لە مێژووی نەتەوەی کووردا و لە مێژووی سیاسی و بزافی سیاسی کوردیدا بۆ خۆی بنەخشێنێ. ئێستا ئێمە لە شاری کەرکووک لە خانەقای کەرکووچین کە بە ماڵی سێ ئەحمەدی خانەقایە بە خانەقای سێ ئەحمەد ناسراوە. مێژووی دروستبوونی ئەم خانەقایە بۆ ساڵی 1970 دەگەڕێتەوە، واتە نزیک بە 200 ساڵێک پێش ئێستا ئەم شوێنە دروستکراوە. ئەم شوێنە لە ڕووی مەکانەتەوە دەکەوێتە چەقی شاری کەرکووکەوە. لە مێژووی سەرخەنی میلەتاندا یەکێک لە سەرمایەکانیان ئەو زانستگا و پێگە زانستانەیە کە لە کۆندا ڕۆڵی گرنگ و بەرچاویان گێڕاوە لە پێشخستنی توانای تاکی کۆمەڵگاکانیاندا. لە ناو ئێمەی کوردیشدا زۆرێک لەو مزگەوت و خانەقا و تێکیە و مەدرسە دینیانە سەرمەشق بوون لە وریاکردنەوەی تاکی کورد. خانەقای کەرکووک یا بڵێن خانەقای سید ئەحمەدی خانەقا یەکێکە لەو پێگە فەرهەنگی و سیاسی و کۆمەڵایەتیانەی کە لە کات و سەردەمی خۆیدا ڕۆڵی زانکۆیەکی گەورەی گێڕاوە، نەک هەر لە بواری پەروەردەکردندا بگرە لە چارەسەرکردنی کێشە و ناکۆکیە کۆمەڵایەتیەکاندا، دواتر هەوێنی برایەتی و پێکەوە ژیان بووە لە ناوشاری کەرکووکدا. ئەسلی شێخانی خانەقا ئەگەڕێنەوە سەر شێخ ئەحمەدی سەردار لە سەرگەڵوو کە یەکێکە لە خەلیفە گەورەکانی مەولانە خالید لە سەردەستی مەولانە خالید تەریقەی نەخشبەندی وەرگرتووە. کە تەریقەی نەخشبەندی وەرگرتووە یەکێ لە کوڕەکانی کە ناوی شێخ قاد مەشهورە با بڵێن بەناوبانگە بە شێخ قادری سوور ناردوێتی بۆ کەرکووک بۆ ئەوەی تەریقەت لێرە بڵاو بکاتەوە تەریقەی نەخشبەندی. ئەجا کە هاتۆتە ئێرە ئەم مزگەوتەیان بۆ تەرخان کردووە کە ناوی قایش پاشا بووە. ئەم مزگەوتە ناوی قایش پاشا بووە. کە هاتۆتە ئێرە ئەم مزگەوتەیان داوەتێ ئەنجا لێرەوە دەستی کردووە بە دانی تەریقەتی نەخشبەندی لە شاری کەرکووک. ئەنجا دوای ئەوە کوڕەکەی خۆی کە شێخ حسێنە کوڕە گەورەی بووە لەسەر خانەقاکە بووە، بەڵام بەداخەوە لە ژیان لە عمرێکی زۆر گەنجیە وەفاتەکات. ئەو سەر سید ئەحمەدی خانەقا ئەچێتە جێی باوکی وەرەگرێت و خانەقاکە بەڕێوەبات. دوای ئەوەی شێخ قادری سوور کە تەریقەتەدا و ئەمانە کوڕەکەی کە شێخ حسێنی پێڵێن کە ئەکاتە باوکی سید ئەحمەدی خانەقا، دوای وەفاتی شێخ قادری سوور ئەو خانەقاکە وەرەگرێت و بەسەر خانەقاکەوا بێت. دوای وەفاتی شێخ حسێن بە گەنجی وەفاتەکات سید ئەحمەدی خانەقا دێتە سەر خانەقاکە و خانەقاکە بەڕێوەبات. شێخ قادری سوور تەمان کە هاتوۆتە ئێرە وەکو گوتم خەریکی پەخشی تەریقەی نەخشبەندی بووە کە خانەقاکەی وەرگرتووە کە لێرەش نێژراوە. ئێستا ئاچینە ئارەمگاکە کە خۆی و کوڕەکانی لێرە لە ژوورەوە نێژراون و سید ئەحمەدی خانەقا دوای وەفاتی باوکی ئێرەی وەرگرتووە. تەمان ئەو ساش هەر خەڵک زۆر ڕووی لێ تێ کردووە، خەڵک هاتووە لێرە ئەلمی وەرگرتووە، خەڵک هاتووە لێرە خوێندوێتی، خەڵک هاتووە یارمەتی دراوە، خەڵک هاتووە لێرە نانی خواردووە. بەڵام لە کاتی سید ئەحمەدی خانەقا بە حکمی توانای ئەو پیاوە کەریزمای ئەو پیاوە
سەید ئەحمەدی خانەقا توانیوێتی ئێرە بکات بە وەکو مەڵبەندێک وەکو شوێنێک کە هەموو شتەکان لێرە کۆ بکاتەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی ڕۆشنبیریەوە، لە ڕووی لە زۆر ڕووەکانەوە ئێرە خەڵک بووە بە مەرجەعیەت، یعنی بۆ خەڵک بۆ بە مەرجەعیەت هاتوون بۆ ئێرە پێیان خۆش بووە ئەلێرەوە وەکو چۆنەڵێ ئینتیلاق بکەن لە ڕووی سیاسیشەوە تاوان وەکو گوتمان. بۆ چوونی من و گەورەی سەید ئەحمەدی خانەقاش ئەگەڕێتەوە بۆ یەکێک لە ئامۆزە جوامێرەکانی کە هەر باپیری خۆمەکە ئەویش حاجی شەعارفی سەرگەڵوە کە لە هەمان کاتە لەگەڵ سەید ئەحمەدی خانەقایە ئەوە زاوای یەکتری بوون. هەردووکیان دوو خوشتیان هێناوە کە کچی حاجی شێخ ڕەزای عەسکەر بووە، خێزانی سەید ئەحمەدی خانەقا ناوی یایە فاتمە خان بووە، خێزانی حاجی شەعارفیش ناوی یایە حەلاوەخان بووە. ئەم دوو ئامۆزایە با بڵێن سەید ئەحمەدی خانەقا و لەگەڵ حاجی شەعارف لە سەرگەڵ و ئەتوانم بڵێم میحوەرێکیان دروست کردبوو ئەم منتیقەیە لە سەرگەڵەوە تاوەکو کەرکووک بە هەردووکیان ئیدارەیان کردووە و بە هەردووکیان یارمەتی دەربوون و تەواوکەری یەکتری بوون. شوێنی ماڵی خانەقا و خانەقەی سەید ئەحمەد ئەکەوێتە ناوەڕاستی شاری کەرکووک 100 مەتر لە پردی خەباتی سەرجەمی خاستەوە دوورە. مێژووی دروستبوونی ئەم خانەقایە بۆ پتر لە 200 ساڵ لەمەوبەر ئەگەڕێتەوە لەبەر ئەوەی باپیرانی سەید ئەحمەدی خانەقا پێگەیەکی ئاینی و کۆمەڵایەتی گەورەیان هەبووە، جێگەی ڕێزی کۆمەڵگە و دەسەڵاتدارانی عوسمانی بوون. هەر بۆیە کاتێ سوڵتان عوسمانی ناوبانگی شێخ قادری سوور باپیرانی سەید ئەحمەد ئەبیستێ، فەرمانەکات لە شاری کەرکووک خانەقایەکیان بۆ دروست بکرێت. هەر بۆیە بە پێی فەرمانەکەی سوڵتان عەبدولمەجید لە ساڵی 1778 زاینی لە شوێنێکی جوان و ڕەنگینی شاری کەرکووک خانەقاکە بنیاد ئەنرێ. حاجی شێخ ڕەزای عەسکەر ئەکاتە باپیرمان لە نەنکە گەورەمانەوە کە ئەکاتە باپیری شێخ عەبدوڵای عەسکەر. شێخ عەبدوڵای عەسکەریش ئەکاتە باوکی شەهید عەلی عەسکەری. ئەلەوێەوە خاڵۆزا و پورزاین لەگەڵ عەسکەریەکانە. طبعاً حاجی شێخ ڕەزای عەسکەریش بە حوکمی خزمایەتی و با بڵێن ئەم تێکەڵبوونەیە کە وەفاتی کردووە لێرەیان نێژراوە لە خانەقا بە تەسلیم کراوە و بە شانازیەوە ئەڵێن ئەم پاپیرەشمان لێرە جێی کراوەتەوە و ئارامگایەکی بۆ دروست کراوە و خزمانی عەسکەر ئێستاش دێن بۆ زیارەتی باپیرانیان. برای سەید ئەحمەدی خانەقا کە شێخ عومەرە بێ، شێخ عومەر ئەولادی زۆرە بێت، سەید ئەحمەد ئەولادی کەمترە بێت، بە حوکمی و یەک ژنی هێناوە. مامە عومەرم زیاتر ئەولادێ بێت، مامە عومەرم زیاتر مەشغوڵی ئەملاک و ماڵ و مڵک و شتی وا بێت، سەید ئەحمەدی خانەقاش زیاتر خەریکی خانەقاکا بێت. سەید ئەحمەدی خانەقا 3 کوڕ و کچێکێ بێت، زۆر گرنگی بە دیراست و خوێندنی ئەوانەدا. کوڕە گەورەکەی ناوی عەبدولقادرە بێ، ئێستاش لە ناو عەرەبەکانە ڕاستە پێڵێن سەید ئەحمەدی خانەقا، بەڵام بە ئەبوو عەبدولقادر مەشهورە. شێخ عەبدولقادر کە ئەکاتە باپیری من ساڵی 1900 لە دایکە بێ، 1934 بە نەخۆشی سیل وەفاتەکە. 2 کوڕ لە دوای خۆی لەگەڵ کچێک بەجێهێڵێ، یەکێکیان بە ناوی عەبدولسەمەد، یەکێکیان بە ناوی عەبدولعەزیز، کچەکەش بە ناوی نەسرەت. کوڕی دووەمیشی کە ئەکاتە کاکە حسێن مەشهورە بە کاکە حسێن، شێخ حسێنی خانەقا، ئەویش 7 کچ و کوڕێکیەیە، کوڕەکەی کە شێخ ئەحمەدی پێڵێن، شێخ ئەحمەدی کاکە حسێنی پێڵێن و 7 کچیشی هەیە. و کوڕەکەی تری سەید ئەحمەدی خانەقا کاکە حەما بێت، ئەویش کە ئارامگاکەی لێرەیە کە ساڵی 1963 شەهید کرا لە تەیارە لە وەفدی مفاوەزات بوو، کەوتنە خوارێ لە تەیارەکە، بەڵام لە خەستەخانەی کەرکووک لەواچێت دەرزیان لێدا بێت و بۆ ئەوەی لە ژیانە نەمێنێ، بۆیە لای ئێمە شەهیدە کاکە حەما. ڕوبەری ئەم بینایە پتر لە 3000 مەتری دووجایە. سەرجەم پێکاتەکانی شاری کەرکووک شانازی بە ماڵی خانەقاوە ئەکەن و بە هێمایەکی دیاری ئەم شارەی دائەنێن.
لە ڕاستیدا ماڵی هەموو کەرکووکیەک و کوردستانیەک بووە، جێگای کۆڕ و کۆبوونەوە و بڕیارە گرنگ و چارە نووسازەکانی خەڵکی کەرکووک و کوردستان بووە. داک و سەرەتای ساڵی پەنجاکان سەید ئەحمەدی خانەقا تا لە ژیاندا بوو سەدان کەسایەتی و دەسەڵاتدارانی عێراقی و بیانی سەردانی خانەقایان کردووە. کچێکی هەبوو بە ناوی مریەم خان کە لە ناو ئێمە بە باجە بانگمان کردووە، پێمان گوتۆ باجە تاقە کچی سەید ئەحمەدی خانەقا بێت، زۆر زۆر خۆشەویست بووە، زۆر زۆر نازدار بووە، ئەتوانم بڵێم لە هەرسێ کوڕەکەی خۆشتویستووە. سەید ئەحمەدی خانەقا فەرقی کوڕ و کچی نەکردووە، تەنانەت ئەوەندەی خۆشویستووە ئەوسا مەکتەبی کچان نەبووە، مامۆستای بۆ گرتووە لە ماڵەوە زمانی عەرەبی، ئەوە هیچ زمانی زگماجی یا با بڵێن زمانی دایک کە کوردی بۆەوە هیچ زانیوە، زمانی عەرەبیان فێر کردووە، زمانی فارسییان فێر کردووە، زمانی تورکیان فێر کردووە. لەو شعرانەی کە لەبەری کردووە بۆ نمونە لە شعرەکانی حافزی لەبەر بوو بە زمانی فارسی. ئەمانەی هەموو لەبەر بووە کە سەید ئەحمەدی خانەقا زۆر زۆر گرنگی بە کچەکەی داوە. ئەمیش ئارامگای فاتمەخانە کە کچی حاجی شێخ ڕەزای عەسکەرەوەکو باسمان کرد، دایکێتی ئیتر خواوا بە نسیبی کردووە لە تەنیش دایکێەوە بنێژرێت. دوای وەفاتی سەید ئەحمەدی خانەقا لە ساڵی 1952 کاکە حسێنی کوڕی خانەقاکە وەرەگرێ، ئەتوانم بڵێم هەر بە عینی شێوازی باوکی خانەقاکەی بەڕێوە بردووە وە گەورەیی بنەماڵەکەی کردووە کە نە مریەم خان کە لە خۆشی گەورەتر بووە، نە کاکە حەمەی برای، نە برازاکانی کە عەبدولعەزیز و عەبدوسەمەد و نەسرەتەکە لە قسەی کاکە حسێن دەرنەچوون و خانەقاکەی هەر بە شێوازی باوکی بەڕێوە بردووە و پێم خۆشە ئاماژە بەم بەردانە بکەم کە نەقاڕیەکی زۆر زۆر کۆنە، ئەمە بەشێکە لەو بەردانەی کە توانیم ڕزگاری بکەم لە کاتی ڕوخاندنی ئەم خانەقایە ساڵی 1970 کە ڕژێمی بەعەس ئێرەی ڕوخاند ویستی پێناسەیەکی کورد و پێناسەیەک لە پێناسەکانی کەرکووک بکوژێنێتەوە. بە خۆم و ئامۆزایەکم کە دکتۆر پۆڵا خانەقای ناوە، ئەوسا منداڵ بووین، گەنج بووین با بڵین، گەنج بووین، توانیمان لەگەڵ چەند کرێکارێک و چەند هەمباڵێک بە کۆڵنا عەرەبانەیەک توانیمان ئەم بەردانە بتوانین لێ بکەینەوە بیبین بۆ ماڵەوە. لە دوای دروستکردنەوەی هێنام لێرە دامنا بۆ ئەوەی لێرە خەڵک ببینێ ئەو ڕژێمە چی کردو بەرامبەر بە ئێمە بنەماڵەکەمان و بەرامبەر بە کوردیش لە شاری کەرکووک. ئەمە مورچی ئێمە نیە، ئەمە مورچی کوردە لە کەرکووک، مورچی هەموو شاری کەرکووکیشە بە تورکمانیشی و بە عەرەبیشەوە. ئەلێرە لەم بەردەیان نووسراوە شای زەمان سوڵتان عەبدولمەجید لە ساڵی 1304 هیجریە ئەمری کردووە بە تەعمیرکردنەوەی ئەم خانەقایە. یعنی واتە ئەم خانەقایە زۆر زۆر کۆنە، بۆیە منیش ئەوسا زۆر لام گرنگ بووە، چەند بوو گەنج بووم، بەڵام پێم ناخۆش بوو ماڵەکەمان خانەقاکەمان بڕوخێندرێت، توانیمان ئەم چەند بەردە لەگەڵ وەکو ئاماژەم پێدا لەگەڵ ئەو ئامۆزەیەمە بتوانین ڕزگاری بکەین بردمان لەو دی و لە ماڵەوە دامانە. دوای ئەوەی کە تەعمیر تەواو بوو، هەموو شتێتەوە بوو، هێنامەوە لێرە دامنا بۆ ئەوەی خەڵک کە هات بۆ زیارەتی ئێرەیان بینینی شتێک بزانێ خانەقا هی ئەمڕۆ و دوێنێ و پێرێ نییە، هیچ چەندەها ساڵە کە 200 ساڵ زیاتر کۆنە ئەم خانەقایە. ئەمەش بەشێکە لە مێژووی خانەقا و مێژووی کەرکووک. ئەتوانین بڵین خانەقا پەناگەیەکی ئارام بووە بۆ هەموو ئەو سیاسیانەی لەلایەن دەسەڵاتدارانی ئەو کاتەوە فەرمانی دەست بەسەریان بۆ دەرچووە. خانەقەی سەید ئەحمەد داڵدەیداون و پارێزگاریشی لێکردوون. لەوانەی کە لێرە بوون یادیان بەخێر، مامی بەڕێز و خۆشەویست جەنابی مام جەلال، خوا لێ خۆش بوو عومەر دەبابە، هەر خزمی خۆمان خاڵۆزا و پورزین کە لەگەڵیا شەهید عەلی عەسکەری، هەمزە عەبدوڵڵا، ئەمانە هەموو لێرە لەگەڵ مامۆستا برایم ئەحمەدا ئەوانیش لێرە بوون کە تێکەڵاوی تەبعاً عائیلەویمان هەیە بەیەکەوە و ئەو ڕێزەی کە جاران هەبوو ئێستاش لەخوا بەزیاد بێ هەر بەدەوامە و ڕێزەکە دوولایەنەیە
بۆ هەموو هینەکان ئەجا بۆیە ئێمە شەر بە یەکێک وەکو بەڕەحمەد بێ عومەر دەبابە هەر پێڵێن مامە عومەریان مامۆستا برایم ئێمە پێڵێن مام برایمی پێڵێن چکە تێکەڵاو بۆ هەر چاومان کردوتەوە لە خانەقا بۆ و لەگەڵ خانەقا و لەگەڵ بنەماڵەی خانەقا بە ماڵ و منداڵەوە لەگەڵ ئێمەیە تێکەڵ بووە. ئەم خانەقایە لە سەردەمی پێش سید ئەحمەدی خانەقا و سەردەمی سید ئەحمەدی خانەقا و دوای سید ئەحمەدی خانەقاش جێگەی داڵدەدانی بەشێکی زۆر لەو کەسایەتیە سیاسیە کوردانە بوون کە لەلایەن حکوومەتی مەلەکیەوە فەرمانی گرتن و دەست بەسەرکردن و زیندانیان بۆ دەرچووە. کاتێک کە هاتوونەتە ئێرانە لێرانەدا جۆرێک لە با بڵین داڵدەدان لێرانەدا هەبووە دەتوانین وەک مەلای گەورەی کۆیە دەڵێت سەفارەتی کەرکووک بە خانەقا بە سەفارەتخانەی کەرکووک ناوئەبا کاتێکە لە یاسای نێودەوڵەتیدا هەر وڵاتێک کە خاوەنی سەفارەتی خۆیەتی لە هەر وڵاتێکی دیگە کەسێک کە ڕوو لەو سەفارەتە دەکا پارێزراوە ئەو وڵاتە هەرچەند خاوەنی مڵک شوێنی خۆشەتی بەڵام توانای دەست بەسەرکردنی ئەو کەسەی نییە کە چۆتە ناو ئەو سەفارەتەوە لە کەرکووکدا عینەن واجهە دەبینی بەچی بەوەی کاتێک کەسێکە لە سیاسەکانی کورد هەڵهاتووە منیازیەوەی کە خۆی حەشار با و دەسەڵاتی مەلەکی پێی نەگا یەکێک لەو شوێنانەی کە داڵدەی داوە خانەقای سید ئەحمەدی خانەقا بووە کاتێک کاتۆ تێرە دەسەڵاتدارانی ڕێمی پاشادیش زانیوانە لەوانەیە بەڵام لەبەر شکۆ و لەبەر قورسایی خانەقا زاتی ئەویان نەکرۆ بێن لە ناو خانەقادە داوای ئەو کەسە سیاسی بکەن کە فەرمانی گرتن و زیندانی کردنی بۆ دەرچوە نمونەشمان زۆرە لەو کەساتێ کوردانی کە کەسی چالاک و کوردپەروەەر بوو نمونەمان مامەسا حەمزە عەبدوڵایە کە سەدە و ماو کاتێکی زۆر لەم خانەقایەدا لای سید ئەحمەدی خانەقا جیساوەتەوە. ئەوانەی ئاهاتن بۆ نمونە شاعرە گەورەکانێکێک لەوانە کە شێخ ڕەزای تاڵەبانی بۆ کە زۆر دۆستایەتیە بۆ لەگەڵ سید ئەحمەدی خانەقا هاتوچۆی ئێرەیان کردووە بەڕەحمەد بن هەروەها یەکێک لەوانەی کە هاتووە بۆ ئێرە و لێرە بۆ لەم خانەقا کۆنەکە با بڵین کە بووە پیرەمێردی نەمرە کە حاجی تەوفیق دواییش دۆستایەتی و خزمایەتی دروست بوو لەگەڵ یەکێک لە نەوەکانیە کە مامم شێخ سەمەد کچەزایەکی پیرەمێردی هێناوە لە 2003ەوە توانیمان لە سەردانێکمان بۆ مامی بەڕێز و خۆشەویستمان جەنابی مام جەلال لە قەڵات چوالان شخصی خۆم داوایم لێ کرد مەمنونی جەنابتان بین ئەگەر بتوانین خانەقاکە جارێکیکە دروست بکەینەوە ئەویش ئەمری فەرموو زۆریشی پێخۆش بوو کە ئەم خانەقایە دروست بکرێتەوە و بەردەوام بێت وەکو چاپکە گوڵینەکەی جەنابی مام جەلال ئاڵێت کە ببێتەوە مەڵبەندێک بۆ پێکەوە ژیانی هەموو کوردەکان لە شاری کەرکووک لە 2008 دوای وەرگرتنی ڕەزامەندی لە هەموو لایەنەکان کە وەقفی سنیەکە لە بەغدا کە ئێمە هەتا ئێستا بەداخەوە سەر بە ناوەندین وزارەتی ئەوقاف لە هەرێمی کوردستان یارمەتی داین وزارەتی دارایی لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەسەر ئەمری جەنابی مام جەلال مەبلەغێکی پارەی چاکیان بۆ تەرخان کرد و توانیمان ئەم خانەقایە جارێکی کە دروست بکەینەوە کە من لە 2008ەوە دەسم پێ کرد 2012 تەواوم کرد بەڵام بەداخەوە دوای تەقینەوەیەک 2013 بەشێک لەو زەرەرانەی کە لەو کارە تروستی کە ساڵی 13 ڕوویدا کە مدیری با بڵێن بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک هەدەفەکەیان بوو
ئێمەش زەرمان هێنا پارێزگاری کەرکووک تۆزێکی بۆ تعمیرکردنەوە بەڵام بە حکمەوەی کە ئێستا قەیرانی دارایی هەموو عێراقی گرتووەتەوە حرەمەکەمان تا ئێستا داخراوە و تا ئێستا نوێژیتیان ناکرێت خەڵک دێت تاکوتەرە ئاوا لە مزگەوتەکە نوێژەکەات. لە دوای کۆچی دوایی سید ئەحمەدی خانەقا لە ساڵی 1952 شێخ حسێنی کوڕی جێگەی ئەگرێتەوە و کاروباری خانەقا و مڵک و ماڵی خانەقا لە ئەستۆ ئەگرێت. خزمەتێکی گەورە بە شاری کەرکووک و ئەو میوانانە ئەکات ڕوو لە شارەکەکەن. شێخ حسێن تا ساڵی 1973 بەردەوامی بە کارەکەی ئەدات. دواتر بەهۆی بیر و باوەڕی کوردایەتی شێخ حسێن ڕوو لە شاخەکات و ئەبێت بە پێشمەرگە. دوای ئەم کاروباری خانەقا ئەکەوێتە دەستی یەکێک لە شنە ناودارەکانی شاری کەرکووک و بنەماڵی خانەقا کە ئەویش مەریەمخانی کچی سید ئەحمەدی خانەقایە. خانەقا ئەتوانین بڵین هەموو یەکێک بۆ بەڵام ئەمبەر شوێنی با بڵین تاعەت و مزگەوت و سەردانی پیاوان و پیاو ماخۆڵان بۆ زۆربەی زۆری لێرە سەردانی سید ئەحمەدی خانەقایان کردووە و هاتوچویان کردووە. هەندێک شە بۆ کە عایلەوێن تێکەڵاو بوون چوونەتە ئەو بەرەوە خۆی ئەو ماڵی ئەو بەرەوە کە دروست کراوە ئەوسا یەکێک بوو لە خانۆ گەورەکانی شاری کەرکووک ئەتوانم بڵێم مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ 140 تا 150 ساڵ بۆ شێقادری سوور دروست کراوە. دوای ئەوە شێخ حسێنی کوڕی تیا دانیشتووە دوای ئەوە سید ئەحمەدی خانەقاتیایە دانیشتووە. ئەنجا بەداخەوە ئێستا وەزعەکەی ئاوهایە و با بڵێن بنەماڵەکە لەو بەردانیشتووە لەوێ ژیاون ژن منداڵ هەموو لەو بەربوون هەموو بەیانێک هەموو کاتی نوێژەکان سید ئەحمەدی خانەقا لەو بەرەوە هاتووەتە ئەمبەر و دیوەخانیشی هەبوو لەم بەرەوە کە هەر عینی شوێنی دیوەخانەکە بە مەزەنەی خۆم و بە گوتنی باوکم و مام و مامە حسێنم ئەوە شوێنی سید ئەحمەدی خانەقا بووە دیوەخانەکەی من لە هەمان شوێن دیوەخانەکەم دروست کردووەتەوە. بەیانیان زوو دەرگایان کردووەتەوە هی ماڵەوە خەڵکە بۆ هاتوچۆی ماڵەوەی کردووە خەڵکیشە بۆ هاتووە لە مزگەوتەکە لێرە بووە بەدایمی تقریبی 100 نەفرێک 80 نەفرێک لێرە خەوتووە ماوەتەوە. ئەم خانۆش کە ئێستا ئەیبینن خانووی بنەماڵەی سید ئەحمەدی خانەقایە کە ئەویش لە باپیرەوە بۆی ماوەتەوە ئەم خانۆ بۆ شێقادری سوور کاتی خۆی دروست کراوە. دوایی کوڕەکەی خۆی شێخ حسێن دوایی سید ئەحمەدی خانەقا سید ئەحمەدی خانەقا و باو باپیرانی هەموو ڕۆژێک بەیانیان هەڵساون ئیتر لە ناو مزگەوتەکەیان نوێژیان کردو و ئیستیقبال و بەخێراتنی میوان و خەڵکیان کردو و خزمەتی خەڵکیان کردووە. میوانە تایبەتەکانیش هینی عایلی هاتوونەتە بەری ئەمبەر کە بەری ماڵەوەی پێڵێن کە جاران ئێمە خۆمان پێمانە گوت ماڵی گەورە ئەمە ماڵی سید ئەحمەدی خانەقایە ئەنجا فەرمون با بڕۆینە ژوورێ لە دەرگای سەرەکیەوە یان با بڵین دەرگای ڕئیسیەوە دێتە ژوورێ دەستی ڕاستت دەرگایەک بوو ئەچوو بۆ تەویلە خەڵک تەبعاً بە سواری وڵاق هاتوچۆیە کردووەمانە ئەنجا عیب نەبێ وڵاقەکانیان لەوێدا ئەنا وڵاقەکان لەوێ خزمەتەکران بۆ خۆشی لە خانەقا خزمەتەکرا و هەتاکو ئەو ڕۆژەی ئەڕۆیشتەوە کە هاتینە ژوورێش دوو ژووری لێ بوو بە دەستی چەپکە دێتە ژوورێ ئەوە جێی وەکو بڵین حرەس و شتیوا بوو یاخودەوانەی کە لە خانەقا خزمەت و شتیوایە نەکرد کە لەوێەوە هاتین بە دەستی ڕاستە کاتی خۆی دێتە بیرە منداڵیش بووم ئەلێرە ڕۆژانە بەیانیان سەعات 2 تا 3 بەرەبەیان ژنێک هەبوو ڕۆژانە 200 تا 300 نانی تیری دروستە کرد ئەمە حازر ئەکرا بۆ هەم بنەماڵەکە هەم ئەو میوانانەی کە ئەهاتن یعنی نان لە دەرەوە ناکردرا لە ماڵەوە نان دروستەکرا بە تەندوری خۆمان و تەبان ئەو ژنانە خەریکی ئەو ئیشان ئابوون. ئەنجا ئەم خانووە بریتیە لە 2 چەند ژوورێکی تایە بەشی خوارەوەی زیاتر بۆ میوان و بەخێراتنی خەڵک و ئەوانە بووە بەشی سەرەوەش بنەماڵەکە خۆی تایژاوە کە لە خانەوادەکانی و لە کوڕەکانی و لە کچەکەی سید ئەحمەدی خانەقا و میوانە تایبەتمەندەکانیش هاتوون چوونەتە سەرێ بە تایبەتی ئافرەتان چوونەتە سەرێ ژوورێکی تایبەتی هەبووە خێزانەکەی سید ئەحمەدی خانەقا کە یایە فاتمە خانەکە
ئەمە دێتە بیرم وەختی خۆی پیانە گوت ژووری ناخواردن یاخود ژووری سەلاجە کە میوان هاتووە لێرە خواردنی بۆ دانراوە و خواردنی دراوەتیە ئەم ژورانەی تریش بۆ حەوانەوەی میوان و شتی وا بووە بۆ بەخێرهاتن و ئیسستەقبالی میوانەکان بووە. مەریەم خان زۆر بوێرانەوە ئازیانە کاری خانەقا ڕائەپەڕێنێ هەرچەند سەردەمی دەسەڵاتدارانی بەعسە و کێشە و کۆسپی زۆری بۆ دروست دەکەن هەتا بە هیوایە خانەقا نۆژەن بکاتەوە بەڵام ڕێگەی پێنادەن. ئەم خانووە کە ئەشی بینن دوو ڕێگای هەبوو کە پیا بچێتە سەریە ئەم قاڵدرمەیان بۆ میوانەکان بۆ کە هاتوون بۆی زۆر نیانە ناو ماڵەوە لێرەوە چوونەتە سەرێ ئەو قاڵدرمەی تریش بۆ بنەماڵەکە بۆ کە بۆ خۆیان هاتوچویان تیا کردووە تامان بنەماڵەکەش لێرەوە هاتوچوی کردو بەڵام ئەم قاڵدرمەیان تایبەت بووە بۆی زۆر نیاتە ناو حەوش و ناو ماڵی سەید ئەحمەدەوە. ئێستا کە لە قاڵدرمەکان هاتینە سەرێ ئەمە ژووری یەکەمە کە ئەیبینن ئەم ژوورە کاتی خۆی ژوورێکی تایبەت بووە هی خێزانەکەی سەید ئەحمەدی خانەخا کە یایە فاتمەخانی ناوە شتی خۆی تایبەت لێرە لەم ژوورە داناوە ئەوسا مەسەلەن باسووق بووە جۆز بووە ئەو شتانە بووە با بڵین بۆ میوانەکانی کە دایناوە ئەلەم ژوورەوە دەرگایەکەیە هەر یعنی لە ژوورەوە دەرگایەکەی بۆ سەر ژوورەکەی تر کە ژووری حەوانەوەی خۆی بووە کاتی ئەو زەمانە ئەمە جوانترین نەخشە و جوانترین معماری بۆ کە کردویانە ئەمە بەردی تایبەتە کە هێنەیانە کە کردویانە بە چوارچێوە بۆ ژوورەکان ئەو ژوورەش بەڵام تۆ ئەبینی چکە ئەم ژوورە تازەیە ئەوەی تیانە ئەوەی ژووری مریەم خان دیوارێکە دروست کراوە دوایی دەرگایان بۆ دروست کردووە ئەگەر تەماشای پەنجەرەکانیش بکەی هەمووی لەم بەردە شێوازی مەڕمەڕە کە هەموو نەقاڕی کراوە و هەموو وەکو بڵی مەحاجەریان بۆ داناوە یاخود کەتیبەی پێڵێن ئێستا ئەلەو نەوعەیە بۆ ئەوەی وەکو چۆنەڵێ سەلامەت و ئەمانەت عادەت بۆ ئەوسا بەو شێوازە دروستیان کردووە ئەم ژوورە ئەگەر تەماشای بکەی نەقاڕەیەکی زۆر زۆر جوانی تەمان هی ئەو سەردەمە بۆ کراوە و تاقتاقی بۆ کراوە هەر بۆ دڵخۆشی خێزانەکەی لە هەمان کاتە ئەوسا کۆنتۆر و مەنتۆر نەبووە هەموو شوێنەکانی بۆ کردووە بە تاقتاق بە ڕەفڕەف توانیوێتی شتی تایبەتی خۆی تیادا بنێت ئیتر ئەگەر جلوبەرێک بێ یاخود قماش بێت یاخود دیارەک بێ بۆ میوانەکان کە دایناوە وەکو گوتم ئەم هەیوانی کە بینی ژووری سەید ئەحمەد و خێزانەکەی بووە کراوە بووە دلیلی ئەوەش ئەوەیە ئەم پەنجەرانە لەسەر ئەو حەوشەیە بووە کە دوایی دایان خستووە کراوە بە ژووری مریەم خان کە تاقە کچی ئەو دوانە بووە. لە ساڵی 1970 حیزبی بەعز وەکاری هەمیشەیی دەستی پیسی خۆی گەیاندە ئەم خانەقایە و دیوەخان و خانەقاکەیان ڕووخان تا ڕووی کوردەواری لە شارەکەدا کەم بێتەوە مۆرگی کوردەواری پێوە نەمێنێ پاشان لە ساڵی 1970 بەعسیەکان مزگەوتێکیان دروست کرد بە ناوی جامع القادسیە جێباسە بۆ ماوەی 29 ساڵ خانەقای سەید ئەحمەد لەلایەن بەعسیەکان داگیر کرا بوو بەڵام دوای ڕاماڵینی بەعز لە ساڵی 2003 ئەم خانەقا پیرۆزە بەرگە چڵکن و پیسەکەی بەعسی فڕێدا و بەرگە دێرین و پیرۆزەکەی سەید ئەحمەدی کردەوە بەبەردا و ناوە بنەڕێتەکەی خۆی لەسەر نایەوە. ئەم ژوورەش تایبەتمەندیەکی خۆی هەیە وەکو گوتمان بە تەنیشت ژووری سەید ئەحمەدی خانەقاوەیە ئەم ژوورە دایەتی بە کوڕە گەورەکەی کە شێخ عەبدولقادر بووە شێخ عەبدولقادر لەگەڵ خێزانەکەیە لەم ژوورە ژیاون کە ناوی عەتیەخان بووە کچی حاجی شاعرفی سەرگەڵوو بووە کە لەگەڵ سەید ئەحمەدی خانەقای ئامۆزان یعنی کەواتە کوڕە گەورەکەی سەید ئەحمەدی خانەقا هەم پورزای خۆی بووە هەم ئامۆزای خۆی بۆ هێنایەتی لەم ژوورەیە شێخ عەزیز و شێخ سەمەد لەدایک بوون لە ساڵی 1934 شێخ قادری باپیرم عەمری خواکە یعنی جوانە مەرگە بێ دوای ئەوەی ئەو وەفاتەکات و کاکە حەمە خوێندن و شتی وای خۆی تەواوە کات لە بەغدا ئەگەڕێتەوە پێش گەڕانەوەشی لە بەغدا و کاتی تەلەبایەتی ئەم ژوورەی ئەدرێتێت کە ئەم ژوورەی درێتێت کاکە حەمەش بەداخەوە لە ساڵی 63 ئەوە بوو شەهید کرا واتە ئەم ژوورە بەداخەوە دوو جوانەمەرجی گەورەی
کوڕی سەید ئەحمەدی خانەقا لەم ژوورە لە ناو ژوورەکەیانە بەڵام جێی ئەمان بووە جێ ئەوان بۆ با بڵین کە وەفاتیان تیا کردووە. لە ساڵی 2010دا لەسەر بڕیاری سەرۆک کۆماری عێراق مام جەلال خانەقای سەید ئەحمەد نۆژەن کرایەوە و ئەندازیار شێخ قادر شێخ عەزیزی خانەقا سەرپەرشتی نۆژەنکردنەوە و دروستکردنەوەی مزگەوت و خانەقاکەی لە ئەستۆ گرت. ئەو پارەی لە دروستکردنەوەی خانەقادا خەرج کرا لە 4 بەش 3 بەشی مام جەلال دابینی کردووە. بەشەکەی تری لەلایەن خودی ئەندازیارەکەی شێخ قادری خانەقاوە دابین کراوە. ڕوبەری خانەقاکە لە ئێستادا بەبێ ماڵی خانەقا لەسەر 2500 مەتر دروست کراوە. مزگەوتێکی گەورە و فراوانی لە خۆگرتووە، گومەزێکی زۆر جوان و گەورە و لەگەڵ 2 گومەزی بچووکی بەسەرەوەیە. 2 منارە بە بەرزی 25 متر و حوزێکی زۆر جوان لە ناوەڕاستی خانەقاکەدایە. 4 ژوور و 2 چێشخانە و مەرقەدێکی گەورە و فراوانی لە خۆگرتووە کە ئارامگەی 11 لە کەسایەتیەکانی بنەماڵی خانەقای لە ئەستۆ گرتووە. لە ساڵی 41 کە با بڵێن شۆڕشی یان هینی ڕەشید عالی گەیلانیە بێ حرەکەی ڕەشید عالی گەیلانی ئەوە ئەڵمانەکان دەست بەسەرە بن و یعنی دەست باڵا بنەوانە ئینگلیزەکانە گرن. هەندێک ئینگلیز لێرا بن کە زابط و نەخی بۆ ئەوانە بوون نازانم چیە بنەوەمانە ئەیان گرن بە تەمان بیان خەنە تیارێک و بیان بن بۆ ئەڵمانیا. وەکو ئیستیشارێک بە خەڵکی کەرکووک و ئەمانە و ئینگلیزەکانیش دێن محاولاکەن بە سەید ئەحمەد بڵێن چۆن ئەم کێشەی هەڵکرێت و نەبردرێت. ئەوی شەڵێ باشە ئێوە حەقتان نەبێ من حەلیەکەم. ئەڵمانەکان ئەڵێ ئێوە بۆچی ئەم عەزیەتەی خۆتانەدەن؟ بەڕای من با لێرە بمێنەوە ئێستا سژنەکانتان لەوێ هەمووی پڕە و قەڵەباڵغ و ئەمانە لێرە بمێنەوە چ ڕۆژێکیش ویستانەوە لێرەیە لە بەردەستی خۆتان و بیان بن. مەکتەبێکە بێ کە حەلای خانەقاوا بێت ئینگلیزەکان لەوێ دەست بەسەرە بن. ڕۆژانە سەید ئەحمەدی خانەقا کە چەند ئینگلیز دژی بۆ ڕۆژانە بە شێحسێنی کوڕی لەگەڵ پیاوەکانیە خواردنی ناردووە، پێخەفی بۆ ناردوون، جلوبەرگی بۆ ناردوون، خاولی و سابوون و شتیوای بۆ ناردوون کە دەست بەسەر بوون لای ئەڵمانەکان خواردنیان بۆ ناردوون و خزمەت کراون. دوای ئەوەی کە حرەکەی ڕەشید عالی گەیلانی سەر ناگری و ئینگلیزەکان هەمیسان دێنەوە سەر حکومەوەمانە لە مەلیکی بەریتانیا ئەوساوە وەکو سپاسنامەیەک بە ئینگلیزەکانی تر نازانم چیانە بێت دێت بۆ لای سەید ئەحمەدی خانەقا ئەڵێ مەلیکی بەریتانیا زۆر مەمنونی جەنابتانە کە نەتان هێشتووە هیچ کارمەندەکانی ئێمە کە لێرەن زەرەرمەند من و ئەمانە لە قەبی سێرە بێ یان لە قەبی لۆردی بۆ ئەنێرێت بۆ سەید ئەحمەدی خانەقا. سەید ئەحمەدی خانەقا ژەڵێ من بۆ خۆم مەملەکەتێکەمەیە کە پێڵەن خانەقا بۆ خۆم مەلیکی ئێرەم لە قەبی سێر و لۆردیش زۆر سپاسی مەلیکی بەریتانیاکەم با بۆ خۆی بێت ئەوەی کردوشمە کارێکی مرۆیی بووە بەڵام من گلەیەکم لە ئێوە هەیە کە ئێوە لێرە منتان دەست بەسەر کرد بە تیارە منتان لێرەوە برد بۆ بەغدا زۆر سارد بوو بەتانەیەکتان نەدا بە من بە خۆمیا بدەم بۆی سەرمام نەبێت لە ناو تیارەکەیە. سەید ئەحمەدی خانەقا ئاوها ڕەفتاری لەگەڵ دوژمەکانی کردووە. خانەقای سەید ئەحمەد 3 جار نۆژەن کراوەتەوە. جاری یەکەم لە ساڵی 1888 لەلایەن سوڵتان عەبدولحەمیدی دووەم، جاری دووەم لە ساڵی 1900 بووە، دواتر لە ساڵی 2010 سەر لە نوێ دروست کراوەتەوە. لە ئێستادا خانەقا ڕۆڵێکی گرنگ ئەگێڕێ لە پەروەردەکردنی مناڵان و هاموشۆکەرانی بێجیاوازی کورد و عەرەب و تورکمان ڕوو لە خانەقاکە ئەکەن وەک سیمبۆلێکی شاری کەرکووک تەماشای ئەکرێ و هەرکەس بە ماڵی خۆی ئەزانێ. Maynat